بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على رسوله الأمين وعلى آله وأصحابه ومن صار على نهجه وشريعته إلى يوم القيامة والدين. برایانی مسلمان و خوشکانی باوردار، بە ڕۆژوانی مانگی ڕەمەزانی پیرۆز ئێمەی مسلمان شوێنکەوتوانی پێغەمبەری پێشەوە ئێستاکانە لە ڕۆژەکانی کۆتایی مانگی ڕەمەزانی پیرۆز و شەوە پیرۆزەکانی قەدرداین. ئەو شەوە پیرۆزانەی کە خوای پەروەردیگار پلەپاییەکی گەورەیانی پێداوە. گەورەی شەوەکانی قەدر لە گەورەی پەیامەکەماندایە. ئەو پەیامەی کە خوای پەروەردیگار کردوەتی بە کۆتا پەیامی سەر ڕووی زەوی، کردوەتی بە کۆتا پەیامی مرۆڤایەتی هەتاوەکو ژیان لەم سەر زەویەدا مابێ. واتە گەورەی شەوەکانی قەدری پیرۆز بە گەورەی پەیامەکەمان دەست پێ دەکاتن. ئەو پەیامەی کە ئاسمان و زەوی لە پێشوازی ئەم پەیامەدا بوو. ئەم پەیامە گەورەی کە فریشتەکانی ئاسمان پۆل پۆل لەگەڵ قورئانی پیرۆزە دادەبەزنە خوارەوە. ئەم پەیامە گەورەی کە خوای پەروەردیگار لە قورئانە بۆ ئێمەی دابەزاندووە لە شەوەکانی لە شەوی قەدری پیرۆزە. ئەنجا خوای پەروەردیگار ئەم شەوەی گەورە کردو و پلەپاییەکی پێداوە وەکو مسلمانان کە عیبادەتی تێدا دەکەن تایبەت مەندیەکی گەورەی هەیە بە ئومەتی پێغەمبەری خوداوە سەلات و سەلامی خوای لەسەر بێ. دیارە شەوەکانی شەوی قەدری پیرۆز کە خوای گەورەی کردو و پیرۆزی کردو و عیبادەتکردن لەو شەوەدا کە خوای پەروەردیگار دەفەرمێ خەیڕ من ئەلفی شەهر، زیاتر لە 1000 مانگ خێری زیاترە. ئەمە دیارە لە گەورەی پەیامەکەماندایە، لە گەورەی ئەم قورئانەدایە. واتە ئێمەی مسلمانان بەر لەوەی کە لە شەوەکانی قەدرا کۆبین، بەر لەوەی لە خزمەتی شەوەکانی قەدر دابین، بەڕاستی دەبێ و پێویستە بزانین ئێمە لە خزمەتی قورئان دابین. لەبەر ئەوەی شەوی قەدر چەند سەعاتێکە و دەڕوا و کۆتایی پێدێ، بەڵام ئەوەی کە دەمێنێتەوە وەکو میهرەبانی و دادپەروەری و گەورەیی و پیرۆزیەکەی لە هەموو بوارەکانی ژیانی ئێمەدا ئەوە پەیامەکەمانە و ئەو قورئانەیە کە خوای پەروەردیگار لە شەوی قەدری پیرۆزە دایبەزاندووە و کردوەتێ کۆتا پەیام و ڕیسالەی خۆی لە بۆ سەر ڕووی زەوی. بۆیە ئێمەی مسلمان پێویستە هەمومان پێکەوە بە گەورە و بە گچکەوە، بە پیا و بە ئافرەتەوە، هەمومان بە زانا و نەزانەکە نەخوێنەوارەکانمان هەمومان پێکەوە لە پێشوازی ئەم پەیامە پیرۆزە دابین. بەڵێ ئێستاکانە شەوی قەدری پیرۆز و 27 مانگی ڕەمەزان ئەو شەوە زیاتر کە لە لای زانایان کە بە شەوی لەیلەتول قەدر ناسراوە، عالەمی ئیسلامی و جیهانی مسلمانان بە تێکڕا هەر هەمووی لە پێشوازیدان، لە مزگەوتەکان و لە ماڵەکاندان، لە هەموو جێگایەک پۆل پۆل بەرەو ماڵی خوای پەروەردیگار دەڕۆن لە بۆ زیندووکردنەوە و ئیحیاکردنەوەی ئەم شەوە وەکو سنەتێکی زیندوی بەردەوامی پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم. چۆن پێغەمبەری خوا خۆی و ماڵ و منداڵی بەخەبەر دەهێنا و شەوەکانی قەدری زیندوو دەکردەوە. ئەوە دەرفەتێکی زیێڕینە و لە بەردەمی ئێمەی مسلماندا عیبادەتێکی گەورەیە و پێویستە ئێمەی مسلمانیش بەڕاستی وەکو سنەتی پێغەمبەری پێشەوە سەلات و سەلامی خوای لەسەر بێ ئەو شەوە گەورەیە، ئەو شەوە مبارەک و پیرۆزە بە گەورە ڕابگرین و بە گەورە تەمەشای بکەین، بیخەینە مابەینی عیبادەت و بەندایەتیەکی تایبەتەوە. خوای پەروەردیگار شەوەکانی قەدر وەکو دەورەیەکی تایبەتتر لە ناومانگی ڕەمەضانە، ئەمەیان دەورەیەکی شەوە و لە تاریکایی شەودا خوای پەروەردیگار مسلمانان ئامادە دەکا لە بۆ ئەوەی پێشوازی لە پەیامە گەورەکەی خوای میهرەبان بکەن. بەڵێ مزگەوتەکان دەرگاکانیان واڵایە و گەنجەکانمان و بە ساڵاچوەکانمان هەمویان لە پێشوازی قورئاندان، هەمویان دەستیان بەرز کردوێتەوە بۆ لای خوای پەروەردیگار و دەپاڕێنەوە اللهم إنك عفو تحب العفو فاعف عني. ئەمە پەیامی لە شەوەکانی قەدری پیرۆزە و پێمان دەڵێتن ئەی مسلمانینە ئەمە دەرفەتێکی زیێڕینە لە بەردەمتان، ئەمە دەرفەتێکی گەورەیە لە تەمەنتان، ئەمە گەورەترین شەوەکانی تەمەنی ئێوەیە، جوانترین ئەو شەوانەیە کە ئێوە لە ژیانی خۆتان و بەرزترین و پیرۆزترین شەوەکانی تەمەنی ئینسانی مسلمان
بەڕاستی ئەتوانین بڵێن شەوەکانی قەدرە لەبەر ئەوەی خوای پەروەردیگار ئەو شەوەی گەورە کردووە ئەتوانی وەکو زاد و زەخیرەیەک لە بۆ قیامەت و دوا ڕۆژت بەڕاستی لە شەوی قەدری پیرۆزە عیبادەتی زیاتر لە 83 دانە ساڵ کۆ بکەیتەوە و وەکو زاد و زەخیرەیەک لە بۆ قیامەتت لە پێش خۆتەوە ڕەوانی بکەیت و لە ڕۆژی قیامەتە دڵخۆش بی کاتێک کە تەمەشا دەکەی خوای پەروەردیگار سوبحانەه وتەعالە لە دەفتەری ئەعمالی تۆیە ئەگەر شەوێک لە هەموو ساڵەکاندا شەوێک لە شەوەکانی قەدری لێ قبول کردبێتی و مەحرومی نەکردبێتی لەو خەیرە گەورەیە ئەو کاتە بەڕاستیەت و هەز بە بەختەوەریەکی زۆر دەکەی هەز بە سەرفرازی و گەورەیەکی زۆر دەکەی تەمەشا دەکەین پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم کاتێک دەشەوی کۆتایی مانگی ڕەمەزان دەهات و جێگا و یاتاغەکەی دەهێنایە مزگەوتەوە و دوور دەکەوتەوە لە ماڵەکان و لە پێخەفی ناو ماڵ و منداڵەکەی و دەهات لە مزگەوتا پێخەفێکی خەفیفی دەهێنا و بە شەو و بە ڕۆژ لە خزمەتی پەروەردیگاردا بوو لە خزمەتی خواپەرستی و عیبادەتدا بوو لە مابەینی نوێژ و ذیکر و فکرەکان و لە مابەینی قورئان و شەونێژەکان و گریاندا بوو ئەمە تەمەنی پێغەمبەری خوددا بوو سەلات و سەلامی خوای لەسەر بێ هەتاوەکو وەفاتی کرد و بۆ خۆشی لە دوای خۆشی خێزانەکانی و موسڵمانان بە درێژایی 1400 دانە ساڵ ئەوە ئومەتێک لە پێشوازی ئەم قورئانەدایە و گەلێک لە پێشوازی ئەم پەیامە گەورەدایە بۆیە پێویستە ئێمەی موسڵمانان دەرێک بەوە بکەین کە گەورەیی شەوەکانی قەدر گەورەی ئەم شەوانە چەند گەورەیە کە پەیامی کۆتا پەیامی پێغەمبەری خوای تێدا دابەزیوە زیندووکردنەوەی ئەم شەوانە بەڕاستی بەوە ناکرێت کە ئینسانی موسڵمان دابنیشێ بە تەنها خۆی مەشغوڵ کا بە چەند شتێکەوە بەڵکو دەکرێتن ئێمەی موسڵمان کاتەکانمان کە چەند کاتێکی کەمە چەند سەعاتێکی کەمە و دەڕاو بەسەرماندا تێدەپەڕێ پێویستمان بەوە هەیە زیندویان بکەینەوە بەڕاستی پێویستمان بەوە هەیە بە عیبادەت و خواپەرستی تایبەت زیندویان بکەینەوە هەر یەکەم جار کە دەیتە ژوورەوە لە دەرگای مزگەوت بە دەستنێژەوە بە دوور کات سونەتی تەحیەت المەسجید دەست پێ بکە و ئەو کاتە بڕوە ناو عیبادەتە تایبەتەکان و ئەو کاتە دەست بکە بە نوێژ و بچوە سەزدەیەک لە سەزدەیەکدا چەند چرکە ساتێک بمێنەوە و لەوێ بپاڕێەوە لە خوای پەروەردیگار و ئەو دوعا جوانەی کە پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم فێری دایە عایشەمان دەکات و دایکی باوەڕداران کە دەیفەرموو اللهم إنك عفو تحب العفو فاعف عني دەی ئەگەر خوای پەروەردیگار عەفوت کا لەو شەوەدا چی لەوە گەورەترە و چی لەوە سەرفرازیترە چ بەختەوەریەک لەوە گەورەترە بەڕاستی بۆیە پێویستمان پێیەتی وەکو فرسەتێک ئەو شەوە بقۆزینەوە ئاگامان لێبێ و کاتە ساتەکانی وەختەکانی بەسەرماندا تێنەپەڕێتن بە بێهودە سەرفیان نەکەین خۆمان بە شتێکی لاوەکیەوە مەشغوڵ نەکەین هەموو کات و ساتەکانی دابەش بکەین لە مابەینی قورئان خوێندنە لە مابەینی سەجدەکان و ڕکووعەکانە لە مابەینی فکرکردنەوەی و لە عەزەمەت و دەسەڵاتی خوای پەروەردیگارە چەند ساتێکیش تایبەت بکە بە دوعا و پاڕانەوە و لە خوای پەروەردیگار بپاڕیەوە پەروەردیگاری باڵا دەست لە ئەجر و پاداش و گەورەی خێری مانگی ڕەمەضان و خەیری شەوی قەدر بە تایبەت یا رب العالمین مەحروممان نەکەی و بێبەشمان نەکەی ئێمەی موسڵمانیش هەموو ساڵێک دڵمان خۆشە بە هاتنەوەی شەوی قەدری پیرۆز هەمومان پێکەوە لە پێشوازی ئەو شەوە جوانەدا دەبین ئینشاء الله و لە خوای پەروەردیگار دەپاڕینەوە بە ناوە جوانەکان و ئەسما و سفاتە بەرزەکانی یا رب العالمین شەوی قەدری پیرۆزمان بۆ بکەیتە شەوی گەڕانەوە لە بۆ خزمەتی پەیامەکەیت و شەوێک کە زیاتر لە خزمەتی ئەم قورئانە دابین شەوێک زیاتر قورئان پێکەوە کۆمان کاتەوە و زیاتر برایەتی و تەبایی و خۆشەویستیمان بۆ دروست کاتەوە و ئەمن و ئارامی بەسەر وڵات و نیشتیمانی موسڵماناندا بگەڕێتەوە و شەوەکانی قەدری پیرۆز کە فریشتەکانی تۆ تێیدادا دەبەزنە خوارەوە و بەرەکات و ڕەحەماتی ئاسماندا دەبارێنە خوارەوە ئێمەش بەهرەمەند بکە لە بەرەکات و خۆشیەکان و ڕەحەماتی ئەو شەوەی کە پۆل پۆل فریشتەکانی تو بە پێشەوایەتی مامۆستا جوبرائیل دادەبەزن و سەلام و ئەمن و ئارامی دەهێنە خوارەوە لەو شەوانەدا خوای پەروەردیگار ئێمە و هەموو وڵاتی موسڵمانان پڕ بکە لە ئەمن و لە ئارامی و لە بەرەکات و ڕەحەماتی ئەو شەوە جوانە و بەختەوەرمان بکە ئینشاء الله خوای پەروەردیگار لێمان قبول بکە و لە کۆتاییدا هەمومان
بە زاد و زەخیرەیەکی زۆرەوە سەرفراز بین و بەختەوەر بین لە شەوەکانی قەدرا. وصلى الله وسلم على نبينا محمد وآله وصحبه أجمعين.